ازش دور هفلیره آتی هر سال هم سردان دور آمدیت که این هاوینگه توی راستی جایی که گله که خوش سروشته که جان آوای دارو باره توی بسیوی دارین حکومت زیادتر احتمام پیبدد کرت گشت و گذاری زیادتر پیش کویتن و خلق پتر سردان آویره بکن. از سوئیسرا هاتم از حوالت خو هاتنا وی جهی و بوما بره گلک خوشه راستی گلک فرقی سوئیسرا نینه بره هینه گلک خوشه و از حسکم حکمت پتر جهه چوتی باشد. لەگەڵ چەند هاوڕێیەکمە هەستاین بەکردنەوەی پێشانگایەک لەناو باخی گشتی ڕانیە وە کۆمەڵێک کتابی زۆرمان هێناوە تقریبان ڕێژەی لە سەدا تقریبان ڕێژەی 5,000 کتێبێکمان هێناوە و لەناو باخی گشتیدا کردومانەتەوە بۆ ئەوەی کە نزیک بین لە خوێنەران و داشکانی باشمان کردو بۆ کتابەکانمان و کتابەکانیشمان جۆرەکانیان جیاوازە تا کۆمەڵاتی کتابی کۆمەڵاتیمان هەیە ئاینیمان هەیە و ڕۆمانەکانمان هەیە. کتێب هەمیشە ڕووی گەشی شارستانی بووە هەر ماڵێک هەر کنج شوێنێک لەم کوردستانە لەم سەرزەمینە کتێبی لێبێ بڕواتان هەبیتن هاوڕێی دڵسۆز و هاوڕێی بەوەفا و هاوڕێی هەمیشەی لێیە. ئێمە کە جیلی پێشووین ساڵی هەفتایەکان و هەشتایەکان کاتێک کتێبێکمان دەدی دەستا و دەستی دەکرد ماڵە و ماڵی دەکرد بە مانگ نەدەگەیشتووە لای خۆمان. ئێستا ئەو کتێبەکان لێرە هەموو دەست دەکەون کەچی بەداخەوە نەکڕیار و نەخوێندەوارمان هەیە. Soy autor de poesía para niños y para adultos y en esta bonita tarde me han invitado en esta caseta, la 196, a firmar. ¿Qué ofrezco? Ofrezco poesía. Hay muchos géneros, esto es como el mar, hay tantos peces, pues en este caso poesía para niños y para adultos. Hola, buenas tardes. Soy Marta Porpeta de Ediciones Torremozas. Es una editorial que está especializada en literatura escrita por mujeres, especialmente poesía, tanto españolas como hispanoamericanas, traducidas, y es una editorial que lleva desde 1982. Llevamos 37 años. Hola, la Feria del Libro de Madrid para mí es uno de los acontecimientos más importantes del año. Suelo venir con familia, con amigos y es una experiencia pues, para poder conocer nuevos títulos, nuevos autores, hablar con la gente, poder contrastar opiniones. Invito a todo el mundo a venir a Madrid y sobre todo a la Feria del Libro.